بەڕێزان ئەگەر بینە سەرەتا بەشی چاکسازی گەورانی سلێمانی ئێمە ئەو ئامارەی کە لە ماوەی ساڵی ڕابردووەوە دەستمان هێناوە بریتیە لە چاکسازی گەورانی سلێمانی هەتا کاتی ئامادەکردنی ئەم راپۆرتە 1218 سزادراوی تایە لە کاتێکا بە گوێرەی ستانداردی نێودەوڵەتی ئەو چاکسازیە تەنها بۆ 900 کەس دروستکرا واتە زیاد لە 300 کەس زەخت و فشارێکی گەورەی لەسرە. ئێمە بەڕێزان لێرە پێمان خۆشە کە بە گرفتەکانی چاکسازی گەورانی سلێمانی دەست پێکەین کە کۆمەڵە گرفتمان دیاری کردو و دەستنیشان کردو و دواتری لەگەڵ یا چارەسەرەکان ئەخەینە ڕوو. بەشی سەرەکی گرفتەکانی چاکسازی گەورانی سلێمانی بریتیە لە زۆری ژمارەی سادراوە و باسمان کرد بە گوێری ئەو ئامارەی کە لە بەردەستی ئێمەیە 1218 کەس سزادراو لە چاکسازی گەورانە هەیە بەڵام وەکو ستاندارد تەنها جێگای 900 کەسە بێتەوە. ئەمەش فشار و زەختێکی زۆری لەسەر ئیداری چاکسازی و گرفتی بۆ سزادراوانیش دروست کردووە. یەکێکی تر لە گرفتەکان بریتیە لە کەمی توێژەری کۆمەڵایەتی و دەرونی بە گوێرەی ستانداردی نێودەوڵەتی بۆ هەر 20 سزادراوێک پێویستە توێژەرێکی کۆمەڵایەتی بوونی هەبێ بەڵام ئێستا لەگەڵ ئەو ڕێژە زۆرەی سزادراوان تەنها نۆ توێژەری کۆمەڵایەتی لە چاکسازی بوونی هەیە لە کاتێکا بە گوێرەی ئەو ئامارە 1218 کەسە پێویستە 70 توێژەری دەرونی کۆمەڵایەتی بوونی هەبێ کە ئەمەش گرفتێکی سەرەکیە لە کاتێکا کە توێژەرانی کۆمەڵایەتی دەرونی زۆربەی بەشی هەرە زۆری گرفتەکانی چاکسازی ڕوبەڕووی ئەوانە بێتەوە ئەوانەی کە دێنە ئەوێ زۆربیان کێشەی دەرونی کۆمەڵایەتیان هەیە و چارەسەرکردنی کێشەی سزادراوان و ئامادەکردنی راپۆرت بۆ ئەوانەی کە ئیفراشەتی ئەیانکرێتەوە بۆیە چارەسەرکردنی ئەم گرفتە بە زۆر پێویستە زانرێت. یەکێکی تر لە گرفتەکان بریتە لە کەمی ستافی هێزی جێبەجێکردن کە ئەمانیش بەشێکی سەرەکی و بڕبڕەی پشتی چاکسازیەکان بەڵام لە ئێستاە بە تایبەتی ڕێژەی پاسەوانیان زۆر کەمەوە پێویستیان بە دامەزراندنی بەشێکی زۆر لە هێزی جێبەجێکردن و پاسەوان هەیە. بەشێکی تر کەمی ژماری فەرمانبەری یاساییە کە بەهۆی ئەو فشارە زۆرە و زەختە زۆرەی کە هەیە لەسەر چاکسازی گەوران تەنها 8 کەسی یاسایی تایە لە کاتێکا لە بەشەکانی تریشا کە پێویستە کەسی یاسایی وجودی هەبێ بەڵام لەو ڕۆژەوە گرفتێکی گەورە لە چاکسازی گەورانە هەیە. نەبوونی کارمەندی مەدەنی و سەربازی بە کۆی بەڕێوەبەرایەتی چاکسازی گەوران بە فەرمانبەری مەدەنی و سەربازی شەوە تەنها 290 کارمەندی هەیە لە کاتێکە وەکو پێویستیان بە دامەزراندنی 500 کەسەیە بۆ بەڕێوەبەرکردنی کارەکانیان بە شێوازێکی گونجاو. ئەم ڕێژەکەمەش فشارە و زەختێکی زۆری کردوتە هەم سەر کارمەندانی هێزی جێبەجێکردن و فەرمانبەرانی مەدەنی و ناتوان کاروبارەکان وەکو پێویست و لە ئاستی ستانداردا بەڕێوە برن. نەبوونی چاودێری پێشینە چاودێری پاشینە بەڕێزان بەشێکی گرنگ کە پێویستە لە ناو چاکسازی گەورانە بوونی هەبێ کردنەوەی بەشی چاودێری پاشینەیە کە ئەو کەسانەی کە سزاکانیان تەواوەکەن دواتر ئەڕۆنەوە ناو کۆمەلگا بۆ ئەوەی کە ئەندامێکی دروستیان بۆ کۆمەلگا لێ دەرچێەوە دووبار نەگەڕێنەوە سەرتاوان پێویستە ئەوانە لە دوای تەواوکردنی سزاکانیشانە سەردانی ماڵەکانیان بکرێ لە ڕێگای توێژەری کۆمەڵایەتیەوە چاودێری بارودۆخیان بکرێ بەڵام تا ئێستا ئەم بەشە گرنگە کە بە گوێرەی ستانداردی نێودەوڵەتی پێویستە لە هەموو چاکسازیەکە هەبێ بەڵام تا ئێستا لە ناو چاکسازی گەورانی سلێمانیە ئەم بەشە بوونیە کە ئەمەش بە گرفتێکی سەرەکی دایاندرێت. کەمی ئەندامی داواکاری گشتی لەگەڵ بوونی ئەو ژمارە زۆرەی سزادراوان کە زیاد لە 1200 کەسە بەڵام تەنها یەک ئەندامی داواکاری گشتی هەیە کە ئەم ئەندامی داواکاری گشتیە کارەکانی چاکسازی ژنان و مناڵانیش بەڕێوە با بۆیە پێویستە بۆ چارەسەرکردنی کێشەکانی سزادراوان چەندین ئەندامی داواکاری گشتی بۆ شوێنە تەرخان بکرێت. بەڕێزان بەشێکی تر لە گرفتەکان بریتیە لە ئەوانەی کە سزای لە سێدارەدانیان هەیە لەبەر ئەوەی ئێستا نزیکی 130 سزادراو لە چاکسازی گەوران هەن کە سزاکانیان بریتە لە سێدارەدان بەڵام بەهۆی ئەوەی کە ئێستا سزاکە جێبەجێ ناکرێن بەڵام ڕۆژانەش لە دادگاکانە ئەم سزایە بەردەوام ئەدرێ و ئەمەش گرفتێکی زۆری دروستکرۆ بۆ خودی سزادراون و بۆ چاکسازیش لەبەرەوەوان مەسیریان بە دیاری نەکراوی ماوەتەوە ئایا نازانن سزاکانیان بەسەرا جێبەجێ ئەکرێ یاخود سزاکانیان بۆ ئەگۆڕێ و ئەو ڕێژە زۆرە کە بریتە لە 130 کەس ئەمەش گرفتێکی گەورەیە کە بۆیە پێویستە بە زووترین کات پەرلەمانی کوردستان لە ڕێگای هەموارکردنی یاسای سادانی عراقی و ئەو یاسایانەی تر کە سزای لە سێدارەتانی تیا وەکو یاسای تیرۆر
چارەسەرێکی گرنگ بۆ ئەم دۆسیە بدۆزێتەوە و زۆربەی ئەوانەی کە سایە لە سەدارەدانیشان هەیە لە تووشی نەخۆشی دەرونی بوون و لە بارودۆخێکی دەرونی هەموارە ئاژین. بەس بابی دۆزمەوە چارەسەرکردنی گرفتی دەرونی سزادراوان بەڕێزانەوەکو باسمان کرد لە چاکسازیە ڕێژەی توێژەری کۆمەڵایەتی و دەرونی بە ڕێژەیەکی زۆر کەم هەیە بەڵام ئەوانەی کە لەویان زۆربەیان تووشی نەخۆشی دەرونی بوونەوە گرفتی دەرونیان هەیە بۆیە پێویستیان بە چارەسەرکردنی ئەو کێشە دەرونیان هەیەویش بە دامەزراندنی توێژەر. یەکلاکردنەوەی چارەنووس سزادراوان بە سزای لە سێدارەدانکو باسمان کردنەوەی خولی بەردەوام بۆ کارمەندان و هێزی جێبەجێکردن و توێژەرانی چاکسازی لە کاتێکا لە ساڵانی پێشووترە کارمەندان و فەرمانبەران و توێژەرانی چاکسازی بەردەوام خولی نێودەوڵەتیان بۆ کرایەوە و تەجروبە و ئەزمموی وڵاتانیان وەرەگرت بۆی بتوانن دووبارە ڕاهێنان و شیانەوە بۆ کەسانە بکەن کە سزا ئەدرێن بۆی دووبارە بگەڕن ناو کۆمەلگا بەڵام ماوەیەکی زۆرە ئەو خولو چالاکیانە ڕاگیراوە بۆیە بۆ بەرزکردنەوەی ئاستی توانا و کاری ئەوانەی کە لە چاکسازیە ئیژەکەن زۆر گرنگە کە خولی تایبەتیان بۆ بکرێتەوە سوود لە تەجروبەی وڵاتان وەربگرێت. بەڕێزان خاڵێکی ترکە زۆر گرنگە لێرە ئاماژەی پێبن ئەویش هەڵوەشانەوەی بڕیاری ڕاگررتنی ئیفرات شەرتیە واتە بەربوون بە مەرج بۆ سزادراوانی تیرۆر. ئێمە ئەزان لە ناو چاکسازی گەورانی سلێمانیە نزیکەی 250 کەس زیاتر سزای بە گوێرەی یاسای تیرۆر لە ناو چاکسازەکانن و سزاکانیان تەواوەکەن بەڵام لە ڕووی یاساییەوە بەردان بە مەرج ئەیانگرێتەوە بەڵام بە بڕیارێکی ئەنجومەنی دادوەری بەردان بە مەرج ڕاگیراوە بۆ سزاداران تیرۆر کە ئەمەش فشار و زەختێکی زۆری لە ناو چاکسازی گەورانە دروست کردووە. بۆیە ئێمە لە باشی ئەزانین کە وەکو عەدالەتێکیش بۆ ئەو کەسانەی کە سزادراوی تیرۆرن و لەبەر ئەوەی کە مخالفەی قانونیشە و لەبەر ئەوەی کە سزادراوانی تیرۆر هیچ لێبوردنێکی گشتیش نایانگرێتەوە بۆیە ئێمە داواکەین کە کار بکرێ بۆ هەڵوەشانەوەی بڕیاری ئەنجومەنی دادوەری بە ڕاگررتنی بەربوون بە مەرج بۆ سزادراوانی تیرۆر وە ئەوانش سوود لەو دەرفەتە وەربگرن. بەڕێزان ئێستا دێنە سەر بەڕێوەبەرایەتی چاکسازی ژنان و مناڵانی سلێمانی. ئەم بەڕێوەبەرایەتیە لە ڕووی ئیداریە و سەر بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە لێرەیە ئەو ڕاگیراوانی تایە نەوجەوانن کە لە تەمەنی 11 بۆ 18 ساڵین و ئەو ژنانەشی لێرەیان کە لە دوای ئەوەی کە لە دادگاکان سزا ئەدرێن بۆ تەواوکردنی سزاکانیان لەوێ ماوەی سزاکانیان بەسەر ئەبن. ئامارەکان بەم جۆرەیە کۆی گشتی ژنان و نەوجەوانان بریتە لە 90 کەس ژنانی سەر و 23 ساڵ بریتە لە 41 کەس لەوێن نەوجەوانانیش بەگشتی 49 کەسن کە دابەش بوون بەم شێوازە. گەنجانی پێگەشت و کە تەمەنیان لە نێوان 18 بۆ 23 ساڵایە 16 کەسە 11 کوڕ و 5 کچ. سزادراوی نەوجەوان بریتە لە ئەوەی خوار 18 ساڵن 15 کوڕ و کچیتیانە. ڕاگیراوان ئەوەی کە تەمەنیان خوار 18 ساڵە 7 کوڕ و 1 کچ. هۆبەکانی چاکسازی ژنان و مناڵان بەم شێوازن هۆبەی ژنان ئەوەی کە تەمەنیان لەسەر و 23 ساڵەوە لەوێ سزاکانیان تەواوەکەن. هۆبەکانی نەوجەوانان بەم شێوازن خانەی تێبینی کە تەنها بۆ ڕاگیراوانە ئەو ڕاگیراوانەی کە تەمەنیان لە نێوان 11 بۆ 18 ساڵیایە لەوێ ئەمێنەوە کە 18 ساڵیان تەواو کرد ئەگەر هەر ڕاگیراو بوون ئەنێرێن بۆ گرتن و گواستنەوەی سلێمان. مناڵانی دانراو مودی ئەمە بۆ سزادراوان لە نێوان 11 بۆ 18 ساڵیە. گەنجانی پێگەشت و ئەوەی کە تەمەنیان لە 18 بۆ 22 ساڵیایە لەوێ سزاکانیان بەسەر ئەبن بەڵام کە تەمەنیان گەشتە 23 ساڵی ئەوە ئەنێرێن بۆ چاکسازی. بەڕێزان ئێمە لێرە پێمان خۆشە گرفتەکانی چاکسازی ژنانان و مناڵانیش باسکەین کە بریتە کێشەی سەرەکیان بریتە لە گرفتی تەندروستی کە نەبوونی بنکەی تەندروستیە.
و ئەو سزادراوە و نەوجەوانانی کە لەویان ئەگەر هەر گرفتێکی تەندروستیان هەبێ بۆ چارەسەر دەنێرە بۆ بنکەی تەندروستی چاکسازی گەورانی سلێمانی کە ئەمەش شارێکی زۆرە خاتە ئەو چاکسازە و لە کاتێکە ئەو چاکسازی گەوران بنکە تەندروستەکەی خۆی کێشەی تایە و نەشتەرگەری بچووکی تیا ناکرێت کێشەی کەمی ستاف و دکتۆری پێویستی نییە و کۆنی یەکێکی تر لە گرفتە سەرەکیەکانی چاکسازی ژنان و نان و مناڵانی سلێمانی بریتە لە کۆنی بیناکەیان لەبەر ئەوەی ئەو بینایە لە ساڵی 1970 کە دروست کراوە یەکێک بووە لە سەربازگەکانی ڕژێمی بەعس واتە لە ڕووی ستانداردی نێودەوڵەتیەوە هیچ مەرجێکی تیان نیە. کەمی ستافی هێزی جێبەجێکردن بە تایبەتی پاسەوان کە تەنها 50 پاسەوانی تیا لە کاتێکە ئەو بەڕێوەبەرایەتیە پێویستی بە 100 پاسەوان هەیە. کەمی پاڵپشتی دارایی نەسریە بەڕێوەبەرایەتی چاکسازی ژنان و مناڵانی سلێمانی تەنها 8 ملیۆن مانگانە نەسری هەیە لە کاتێکا بەهۆی کۆنی بیناکەیانەوە زۆرینەی زۆری ئەو داهاتە تەرخانەکرێ بۆ نۆژەنکردنەوەی بیناکە بۆیە پێویستیان بە تەرخانکردنی نەسریە و منحای زیاتر هەیە. گرفتی سزادراوانی سێدارە بە هەماشەوە لە ناو ژنانە لە ناو چاکسازی ژنانی سلێمانیە 11 سزادراوی سێداری تایە کە ئەمانیش زۆربەیان مناڵی وردیان هەیە بە هەماشەوە لە بارودۆخێکی ناهەموار و زۆربەیان کێشەی دەرونیان هەیە و پێویستیان بە چارەسەرە و مەسیریان بە دیاری نەکراوی ماوەتەوە ئایا ئەم سزایە جێبەجێکرێ بەسەریانە یاخود سزاکەیان بۆ ئۆگۆڕێ. و کەمی ئەندامی داواکاری گشتی وەکو باسمان کرد لێرەشا لەبەرەوەی تەنها یەک ئەندامی داواکاری گشتی هەیە و فشار و زەختێکی زۆری لەسرە بۆیە دامەزراندن و دانانی ئەندامی داواکاری گشتی تر بۆ چاکسازی ژنان و مناڵانی سلێمانی و بۆ گرتن و گواستنەوە و بۆ چاکسازی گەورانش بەکارێکی زۆر پێویستە زانێت. بەڕێزان ئێستا دێنە سەر بەشی گرتن و گواستنەوەی پۆلیسی پارێزگای سلێمانی ئەم بەڕێوەبەرایەت ئەم بەشە لە ڕووی کارژێڕیەوە سەر بە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ئەو کەسانەیە کە ڕاگیراون هەتا ئەو کاتەی کە دادگا بڕیاری یەکلاکەرەوە لە دۆسیەکانەدرا لەوێ ئەمێننەوە ئەو ئامارانەی کە لە بەردەستی ئێمەیە ژمارەی ڕاگیراوان بریتە لە 441 ڕاگیراو ڕاگیراوی نێر 405 کەس و ڕاگیراوی مێ 36 کەس. کێشە و کەم و کوڕەکانی ئەم بەشە لەم چەند خاڵەیە ئەخەینە ڕوو زۆری ژمارەی ڕاگیراوان بە بەردەوامی ئەم بەڕێوەبەرایەتیە ئەم بەشە 400 بۆ 500 ڕاگیراوی تیا لە کاتێکا بە گوێرەی ستانداردی نێودەوڵەتی تەنها جێگای 230 کەس دەبێتەوە واتە زۆری ژمارەی ڕاگیراوان فشار و زەختێکی زۆری خسۆتە سەر ئەو بەشە. وە کۆنی و خراپی بینای گرتن و گواستنەوە کە بیناکەیان وە کۆنا و پێویستەکانی وەکو لە ئاستی ستانداردان نییە بۆیە نۆژەنکردنەوەی ئەو بینا یاخود دابینکردنی بینایەکی ترکە لە ئاستێکی شیا و پێداویستەکان نابێ بە گرنگەزانن. کەمی ڕێژەی پۆلیس و ئەفسەر کە ئەو بەڕێوەبەرایەتیش ئەو زەختە زۆری لەسرە پێویستی بە دامەزراندنی ژمارەیەکی زیاتر لە پۆلیس و ئەفسەر هەیە لە کاتێکە ئەمانە بەردەوام ڕاگیراوان ئەگوازنەوە بۆ دادگاکان بۆ بنکەکانی پۆلیس و لەبەرەوەی لەوێشە هیچ بنکەی تەندروستی تایە بەڵام ئەگەر پێویستیان بە ناردنەدەرەوە بێ پێویستە لە ڕێگای مەفرەزەکانەوە بنن بۆیە کارمەندی پێویستیان لەبەردەستانیە. بەڕێزان سەرەکی ترین کێشەی وە گرفتی ڕاگیراوان کە لە ناو بەشی گرتن و گواستنەوەی بریتە لە شێوازی دادگاییکردن و درەنکەوتنی کەیسەکانیان. ئێمە بە گوێرەی ئامارێک کە هەر لە گرتن و گواستنەوە وەرمان گرتووە زۆرینەی ئەوانەی کە ئێمە مقابلەمان کردوون و قسەمان لەگەڵا کردوون کەیسەکانیان دوا ئەکەوێت لە کاتێکا بە گوێرەی یاسا پێویستە بە زووترکان دۆسەکان یەکلا بکرێتەوە. ئێمە تەنانەت ئاماری وای تایە خەڵکی وای تایە 8 ساڵە هێشتا ڕاگیراوە دۆسەکە یەکلا نەکرێتەوە لە ناو گرتن و گواستنەوە ڕاگیراو هەیە لە ساڵی 2013 لەوێ ماوەتەوە ئێستا کە ئەچینە ساڵی 2020 تا ئێستا دۆسەکە یەکلا نەکراوەتەوە. ڕاگیراوی ترمان هەیە لە ساڵی 2016 15 17 19 بۆ زۆربەی ڕاگیراوان ئەو گرفتە سەرەکیان هەیە و پێویستە ئەندامانی داواکاری گشتی و لەگەڵ دادگای سلێمانیە هاوکار بن بۆ ئەوەی کە ئەو کەیسانە بە زووی یەکلا بکرێتەوە و ئەو کەیسانەش کە بەردان بە بارمتە واتە کەفالە ئەیانگرێتەوە بە کەفالە ئازادیان کەم بۆی ئەو زەختە زۆرە کەم بێتەوە. ئەو ڕاگیراوانەش کە کاتێکی زۆر بەسەر دۆسەکانە تێپەڕی و هێشتا یەکلا نەکراوەتەوە پێویستە کار بکرێت بۆی بە زووی دۆسیەکان یەکلا بکرێتەوە. کەمی هۆڵەکانی گرتن و گواستنەوە کە تەنها 10 هۆڵ هەیە لە کاتێکە ئەو ڕێژە زۆرە پێویستی بە دابینکردنی هۆڵی زیاتر هەیە. کێشەی تەندروستی و نەبوونی پشکنینی کۆرۆنا بەڕێزان ئەمەش کێشەیەکی سەرەکیە لەبەر ئەوەی
ئەو کەسانەی کە بەڕاگیراوی ئەنێرێن بۆ گرتن و گواستنەوە پێویستە سەرەتا پشکنینی کۆرۆنایان بۆ بکرێت ئەنجا بسناوە بەڵام بەهۆی ئەوەی کە لەوێ پشکنینەکە نییە بۆی ناچارن خۆیان لەسەر کولفێ ڕاگیراوە لەسەر کولفەوانێک کە دەستگیرەکرێن پشکنینەکەیان بۆ بکرێ و دواتر ڕەوانەیەکەن ئەو فترێش تاوەکو ئەنجام پشکنینەکە دێتەوە پێویستە لە بنکەکانی پۆلیس سابن لە کاتێکە لە بنکەکانی پۆلیس جێگای ڕاگررتنی ئەو کەسانی تیانە خراپی شوێنی چاوپێکەوتن واتە شوێنی مواجهکردنەکەیان شوێنێکی زۆر خراپە و نەبوونی ئۆتۆمبیلی تایبەت و درع چکا کۆمەڵێ ڕاگیراو هەیە کە لە کاتی بردنیان و گواستنەوەیان بۆ دادگاییکردن و گەڕانەوەیانە زۆربەی جار تووشی هەڕەشە و دەستدرێژی ئەبنەوە بۆیە دابینکردنی ئۆتۆمبیلی درع بۆ بەشی گرتن و گواستنەوەی سلێمانی زۆر زەڕورەوە لە هەمان شێوە بە دابینکردنی ئەندامی داواکاری گشتی. بەرەزان ئێستاش دێنە سەر یەک بەشمان ماوە بەشی خانەی داڵدەدانی ژنان شەڵتەرەکان ئەمیش بەو ژنانەی کە هەڕەشە لێکراون ئەسنە ئەو بەشەوە و لەوێ ئەمێنەوە تاوەکو دادگاکان و یان لە ڕووی کێشە کۆمەڵایەتیانە چارەسەرەکرێ ئەمیش بە هەمان شێوە کۆمەڵی کێشە و گیر و گرفتی سەرەکیان هەیە کە ئێستا وای لێ هاتووە بەداخەوە ئەوانەی کە نەخۆشی نەفسیان هەیە لەبەر ئەوەی کە شوێنێکی تایبەت نییە وەکو بڵین شێتخانە ڕوانی شەڵتەرەکانەکرێن و نەبوونی ستافی پێویست نەبوونی توێژەری کۆمەڵایەتی پێویست بۆیە زۆر گرنگە کە ئەوانەشی قرتاسی پێویستیش نیە بۆ پەروەردەوانی کە لەوێ خوێنن بۆیە گرنگە ئاورش لەو بەشە بدرێتەوە و چارەسەری پێویستی بکرێت. دیارە لە پرسیاری دووەمتەوە جوابەیەمەوە ئێمە بە ژێرەی ئەو فۆرمانەی کە چاوپێکەوتن ئەەکەین لەگەڵ سزادراوانی و ڕاگیراوانە ئەوانەی کە لە دوای قۆناغی دادگاییکردنەوە کە بەسەربردنی سزاکانیان دێنە ناو چاکسازەکان ئێمە پرسیاریان لێکەن ئایا ئەشکەنجە دراوی لە قۆناغی دەستگیرکردن و لێکۆڵینەوەیە بەشێکی زۆر لەوانە ئاماژە بۆیان کە تاوەکو ئێستا لە بەشێک لە دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستانە ئەشکەنجە بوونی هەیە بەڵێ بەڵام سەبارەت بە زیندانین هێنوانە ئێمە تەعامل لەگەڵ دەستگا فەرمیەکانە ئەکەین ئەو شوێنانەی کە بۆ نمونە ئاسایشە پۆلیسە وە گرتوخانەکانی پۆلیس و ئاسایش و لەگەڵ چاکسازیەکان بەڵێ لەبەرەوەی ئێمە خۆمان تەنها پرۆژەکەمان لە چوارچێوەی سنووری پارێزگای سلێمانیە بەڵام ئیشەڵا بتوانین لە ساڵی داهاتووە و پرۆژەکەمان گەورەترکەین بۆ پارێزگاکانی تریش بەڵام ئەم گیرروگرفتانەی کە لێرە هەیە ڕنگدانەوەی بۆ گیرروگرفتەکانی لە پارێزگاکانی وڵا ئێمە ئەگەر باسی سەروەری یاسا و ڕۆژی مافی مرۆڤ بکەین لە هەرێمی کوردستان بەگشتی و لە سلێمانیش بە تایبەتی لە بارودۆخێکی زۆر خراپە هەر فترێ پێش ئێستا ئێمە خۆمان راپۆرتێکمان بڵاو کردەوە کە راپۆرتێکی بە تەواوەتی ڕەش بوو کە ئاماژە بوو بۆ بارودۆخی سەروەری یاسا لە هەرێمی کوردستان و مافەکانی مرۆڤ لە هەموو ئاستەکانە هەرێمی کوردستان بەگشتی و سلێمانی بە تایبەتی پاشەکشەی کرد و ئێستا بۆ نمونە هێزی تایبەتی هەیە و فترەیە کۆمەڵی پێکدادان هەیە ینی ئەمنیەتەکە لە هەرێمی کوردستان و سلێمانە کەوتۆتە ژێر پرسیارەوە بۆیە دۆخەکە لە دۆخێکی زۆر نەخوازراوە ئەبینین و هیوادارین نەگاتە ئاستێکی خراپتر و چارەسەر کرد. هەفتانە هەموو هەفتەیەک لە ڕێگای نوێنەرمانەوە کە پارێزەری ئافرەتن ئەچینە ناو خانەی داڵدەدانی ژنانەوە بۆ فۆرمی تایبەتمان هەیە پرسیاریان لێیەکەن ئایا ئەشکەنجەدان هەیە ئایا بۆ نمونە پێشەلکاری هەیە بەڵە کۆمەڵی پێشەلکاری بەدی ئەکرێ لەوەیش لە کۆمەڵێ کەموکوڕی کارژێڕی و پێداویستیەکانەوە ئێمە هەوڵمانەوە هەمیشە لەسەر خەدمین لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان لەگەڵ دادگاکان لەگەڵ داواکاری گشتی لەگەڵ وەزارەتی ناوخۆ و لەگەڵ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە خانەی داڵدەدانی ژنان لە ڕووی کارژێڕیەوە سەر بە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتین گرروگرفتەکانمە هەمی بە راپۆرت و بە وردەکاری و بە ئامار تقدیم کردوون بۆ ئەوەی بتوانین چارەسەری پێویستیان بدۆزین. ڕێکخراوەکەمان کارەکان و پرۆژەکەمان بە پاڵپشتی و چاودێری ڕێکخراوی نێدی ئەمریکی سنووقی نیشتیمانی بۆ دیموکراسی ئەمریکیە کە ڕاستەخۆ سەر بە کۆنگرێزی ئەمریکیە و هەموو راپۆرتەکانیشمان کاتێک کە ئەیکەین ئەینێرین بۆ لایەنە پەیوەنددارەکان بۆ نەتەوەی گرتووەکان بۆ کۆنگرێسی ئەمریکی و لە ناو هەرێمی کوردستانشا لەسەر ئاستی موسسات بۆ داواکاری گشتی بۆ پەرلەمان بۆ حکوومەت بۆ وەزارەتەکان بۆ لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی کاری لەسەرکەن واتە هەموو راپۆرتەکان ئێمە تەنانەت ئێمە راپۆرتی وردمان کردووە کە وەزارەتی دەروی ئەمریکا اعتیمادی بۆ ڕەوشی مافەکانی مرۆڤ کردووە سەر راپۆرتەکەی معنی بەردەوام لە هەماهەنگی و لینکی تایبەتیان